بخەوە و کێشی لەشت دابەزێنە. ئەمە پێچەوانەی ئەو قسە باوانەیە کە دەڵێت مرۆڤ بەخەوتن قەڵەو دەبێت. پزیشکان دەڵێن مرۆڤ بەخەوتن کالۆری دەسووتێنێت و ناڕێکی لە کاتەکانی خەوتندا پەیوەندی بە زیادکردن یان کەمکردنی کێشی لەشەوە هەیە، بۆیە ڕێک بخەون. مرۆڤێکی پێگەیشت و ئەگەر ڕۆژانە لە ماوەی 4 بۆ 6 سەعات بخەوێت، ئەمە دەبێتە هۆی ئەوەی زوو هەست بە برسێتی بکات و دەستکات بە خواردن، بە تایبەتی ئەو خواردنانەی کە کالۆری و کاربۆهیدراتی زۆریان تێدایە، کە بێگومان ئەمەش دەبێتە هۆی زیادبوونی کێشی لەشیان. بەشێکی تر لە هۆکارەکانی زیادبوونی کێش ناڕێکی خاوە، چونکە دەبێتە هۆی ئەوەی مرۆڤ هەست بە ماندوێتی بکات. ماندوێتیش دەبێتە هۆی کەمکردنەوەی چالاکی جەستەیی و لێرەشدا هیچ کالۆریەک ناسووتێت و کێشی لەش دانابەزێت. بۆیە پسپۆڕان دەڵێن خەوی زۆر دەبێتە هۆی لە دەستدانی کێشی جەستە، بە تایبەت ئەگەر ماوەی خەوەکە نزیک بێتەوە لە 10 سەعات، چونکە لەو ماوەیەدا جەستە هیچ کالۆریەک یان کاربۆهیدراتێک وەرناگرێ و بۆ ئەوەی بەزوندی و چالاکی بمێنیتەوە پێویستە ئەوەی وەریگرتووە بیسووتێنێت. ئەمەش پێچەوانەی ئەو قسە باوانەیە کە دەڵێت زۆر خەوتن دەبێتە هۆی زیادبوونی کێش و قەڵەوی. پزیشکان لەسەر خەوێکی تەندروست دەڵێن کەی هەستت کرد کە خەوت دێت بە بێداری مەمێنەوە و بخەوە. هەمیشە باژووری نووسنەکەت ساردیان فێنک بێت. ژوورەکەت هەمیشە با تەواو و تاریک بێت. ئامێرە ئەلکترۆنیەکان لە ژوورەکەت دوور بخەرەوە. پێش خەوتن ڕاهێنانێکی قورس ئەنجام بدە.